خەڵاتی سێیەمان دەدرێتە هێلین فوئاد کەوە 76 هینایە ومێد دەکەیت لە سوورەتی یاسین بەرزی بکەوە دەرەجەکەت. بسم الله الرحمن الرحیم. لەژێر ناوی میهرەبانین لەگەر نەخۆشان، میهرەبانترین لەگەر کارمەند و دکتۆرەکان. لە ساڵی 2025 پڕۆژەی لەبەرکردن و تێگەیشتن لە سوورەتی ئەلکەهف بەڕێوەچوو. خۆشبەختانە ئەلحەمدولیلا سوپاس لە بۆ مامۆستایانی قورئان، مامۆستا ئیسرا و مامۆستا دکتۆر ئیسامەدین عەلی کە هەستان بە پەروەردەکردن و فێرکردنی کارمەندەکان و لەگەڵیان بوون هەفتانە لە ئەنجامدا لە مانجیدا ئیمتیحان کرا و ئەلحەمدولیلا ئەوڕۆکە یەکەم و دووەم و سێیەمی سەرکەوتوو لە پرۆژەی لەبەرکردن و تێگەیشتن و کارپێکردن بە قورئانی پیرۆز لە سوورەتی ئەلکەهف زۆر بەڕێز ئەسماخان کە یەکەم بووە دەرەجەی 99 هینایە پیرۆزە فەرموو بەشی چاڵاکیەکان لە نەخۆشخانەی میهرەبانی بە خەڵاتکردنی ئەو خوشکە بەڕێزەمان ئینشاءالله لە ساڵی دابێ سوورەتی یاسینیش بەردەوام دەبین بە پشتیوانی خوای گەورە. خەڵاتی دووەم لە بۆ کانیا و حەمادی نامق ڕێزلێنانی نەخۆشخانەی میهرەبانی لە بۆ خاتوونەی دەرەجەی دووەمی دەرینا بە نمرەی 93 خوای گەورە قبوڵی بکە لە هەمووان. خەڵاتی سێیەمان دەدرێتە هێلین فوئاد کەوە 76 هینایە ومێد دەکەیت لە سوورەتی یاسین بەرزی بکەوە دەرەجەکەت و پیرۆزبایی لە هەموو کارمەندەکان دەکەین، لە هەموو خۆشەویستان دەکەین. دەرێم خۆشبەختە ئەوەی بەشدارە لە میهرەبانی پیرۆزبی، خۆشبەختە ئەوەی دەستی هەبووە لە پەروەردەکردن و لە دروستکردن و لە گەشەکردن و لە دوعای خێرەکان لە بۆ خەستەخانەی میهرەبانی. میهرەبانی لەسەر چار مستەڵەحی ئیش دەکا: ڕێز، ماف، ئەرک لەگەڵ ناس. نازی نەخۆشە هەژارەکان و پێباوکان هەڵدەگرین، ڕێز لە مەسئولەکانمان دەگرین، مافەکانی خۆمان دەوێ و جەریئین لە داواکردنی مافەکانمان، ئەرکەکانی خۆشمان جێبەجێ دەکەین. بمێنن بە سەلامەت میهرەبانی پرۆژە چی بە دووری یەکسان لە هەموو ئەحزابەکانەوە نزیکە، دوور نینە لە کەس، لە هەمووانەوە نزیکین. دەمانەوێتن شەرعی بین، زانستی بین، قانونی بین، ئیداری بین. هێلانەکان ئاوەدان دەکەینەوە، ناچینە خاریت ئینتیزار بکەین یەک لۆمان چا بکە. ئەمە ئەلێرکوانە دەگۆڕین زۆر شتی دەگۆڕین. قەڵەو تەمبەڵەکانمان کردە قەڵەوە خۆشەویستەکان، زۆر شتیت کەش دەگۆڕین. چاوەڕێ بن لەو مانگەی بەشی قەستەڕەش دەکرێتەوە ئینشاءالله، هەروەها لەو ساڵەکەش بەشی مامۆگرافی دەکرێتەوە و هەروەها پلانمان هەیە لە ساری 2026 ئەو خانەوادانەی کە منداڵیان نییە ئینفێرتیلیتی سنتەر IVF دەکرێتەوە بە پشتیوانی خوای گەورە. خۆشبەخت ئەوەی بەشدارە لە میهرەبانی. ئێستا کە میهرەبانی خاوەنی 2795 هەویەی بیمەی تەندروستیە، هەروەها سندوقی خێری خاوەنی 3636 پشکە، واتە نزیکەی 149 خەستەخانەکەی ئیلا یۆم القیامە هی نەخۆشە هەژارەکانە. و هەروەها گەراجی میهرەبانیش دەکرێتەوە هەر لەو مانگەی. گەراجی میهرەبانی بە خۆڕاییە هەتا هەتایی لە بۆ هەمووانە هی هەمووانە بمێنن بە سەلامەت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.